لە درێژەی هەنگاوە خێرخوازی و مرۆییەکانیدا دەستگای خێرخوازی بەخشین بڕی 25 ملیۆن دیناری بەسەر 100 کەسی کەم دەرامەت لە سنووری ئیدارەی سۆران دابەش کرد. ئەم ڕێو شوێنە خێرخوازیە لە ڕێگای هاوکاری خێرخوازانەوە ئەنجام دراوە و بڕی 250 هزار دینار بە هەر خێزانێک دراوە. بنای خۆی گەورە و میرەبان سەرەتا سوپاسی خۆی پەروەردگار دەکەن وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆکەش لە پرۆژەیەکی تردا سوپاس بۆ خۆی گەورە سوپاس بۆ ئەم خێرخوازێک کە هاوکاری کردین ئێمە لە ئیدارەی سۆران و دەوروبەری بڕی 25 ملیۆن دینارمان بۆ 100 خێزانی هەژار و کەم دەرامەت هێناوە بۆ هەر خێزانە بڕی 250 هزار دینار بەسەریان دابەش دەکەین. من لێرە سوپاسی ئەم خێرخوازەوە سوپاسی خێرخوازانی تاوی هەرێمی کوردستان دەکەم کە پشتیوانی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینن هیوادارین لەم چەند ڕۆژەی داهاتوو کەماوە خێرخوازان بتوانن ئەو خەڵکی کە ناو نووسکاوە لە دەستگای بەخشین لە تەواوی نووسینگەکانماندا بتوان ناوکاری و کۆمەک و زەکاتەکانیان بگێنن بۆ ئەوەی بە هەزاران خێزانی تریش دڵخۆش بکەین. ئەو هاوڵاتیانەی کە هاوکاریەکانیان وەرگرتووە خۆشحاڵی و سوپاسی خۆیان بۆ دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازان دەربڕی و دەڵێن ئەم هاوکاریە لە کاتی خۆی داهاتوو سوپاسی بەخشین دەکەین کە لەم قۆناغە سەختەدا بیریان لای ئێمەیە. یا ڕەبی خوا خێرا ئەو کەسانە بنووسی کە ئەو خێرخوازانە پەمە ئەناسینین بە نامەی بەخشین ئەو پارەکە لەمە گەلێک پێویست بوو لەو جێژنێ قوربانێ لەو جێژنێ ڕەمەزانێ دومین هەرم لە هەمان داواکاریشەکەن لەو جێژنێ قوربانێ یا ڕەبی خوا پاداشتان دەدەوە لە دنیا و لە قیامەت یا ڕەبی نمونیان زیاد بی یا ڕەبی دەستیان کراوە بی یا ڕەبی خوا خێرا بەنامەی بەخشین بنووسی خوا کە ئەو خێرخوازیان بەمە ناساندن لەم بارودۆخەیە کە خەڵک لە حاڵ و وەزعێکی زۆر خراپدایە لەبەر نەبوونی موسە و کە سێ مانگجارەشی یعنی مەعاشەشی وەرەگری کە لە پێش ئەم جەژنێ زۆر پێویست بوون یعنی ئەم ئێبڕە هاوکاریە بۆ خەڵکی کەم دەرامەت زۆر پێویستە بەڕاستی خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە خوای گەورە پاداشتی خێری ئەو خێرخوازەی بداتەوە و داواش لە هەرچی خێرخواز و هەبوونە ئەکەین کە خوای گەورە پێی بەخشینە چاو لەو خێرخوازەی بکەن و هاوکاری ئەو خەڵکەن هەژار و نەدار بکەوتەوە. دەستگای خێرخوازی بەخشین لە پرۆژە مرۆییەکانیدا یارمەتی چینی هەژار و بێباوک و لێقەوما و چارەخوازان دەدات و بۆ ئەو ئامانجەش پشت بە هاوکاری خێرخوازان لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان دەبەستێت و داوایان لێ دەکات لە هاوکاریکردنی دەستگاکە بەردەوام بن بۆ درێژەدان بەو خزمەتەی پێشکەش بە چینە شایستەکان دەکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.